ڕۆژی هەینی لوبنان دۆخێکی نارامی بەخۆیەوە بینی بەهۆی شەپۆلێکی نوێی تووڕێیەوە بەرهێنەر و خاوەن پارانەی کە پارەکانیان لە بانکەکاندا ناوە بۆیان ناگەڕێنرێتەوە. لەقەکانی بەشێک لە بانکەکانی بەیروت ڕوبەڕووی زنجیرەیەک هەڵکوتانە سەر بوونەوە. لە بەرامبەردا بەسام مەولودی وەزیری ناوخۆی لوبنان داوای کۆبوونەوەی بە پەلەی ئەنجومەنی ناوەندی ئاسایشی ناوخۆی کرد. مەولودی داوای لەوە بەرێنەران کرد وەشدار بن و ئاگادار بن لەو کەسانەی کە لە پشتەوە دەیانجوڵێن و هانیان دەدەن. وتیشی لە ئێستاوە ڕێکاری تون لە دژی ئەو کەسانە دەگرنە بەرکاڵ دەکوتنە سەر بانکەکان. لە کاردانەوەی ئەو ڕووداوانە کۆمەڵی بانکەکان لە لوبناندا خستنی سەرجەم بانکەکانی بۆ ماوەی 3 ڕۆژ ڕاگەیاند کە لە ڕۆژی دووشەممەی داهاتووەوە دەست پێ دەکات. کۆمەڵەکە لە بەیاننامەیەکدا کە لەلایەن میدیا ناوخۆییەکانەوە بڵاو کراوەتەوە ڕایگەیاندووە دەستەی بەڕێوەبەری کۆمەڵی بانکەکان لە لوبنان بڕیاریدا بە داخستنی بانکەکان لە ڕۆژی 19 و 20 و 21 ئەیلول وەکی دانەکردنی هێرشەکان بۆ سەر بانکەکان و فەرمانبەران و ڕێوشوێنی ڕێخستنی پێویست بگرنە بەر. بە پێی زانیاریەکان لانیکە مێرشکراوەتە سەر 8 بانک لە ناوچە جیاوازەکانی وڵاتە لە کاتێکدا کە راپۆرتەکان باس لە چەندینی هێرشی دیکە دەکەن. لە غازیە لە باشووری وڵاتە پیاوێک بە چەکەڵی کوتایە سەر بانکی بابیلۆس و بنزینی ڕشتە ناو بانکەکەەوە ڕەشەی سووتاندنی کرد لە کاتێکدا داوای ئەو پارانەی دەکرد کە پێشتر پێی سپاردوون. ئەو پیاوە لەو هەڵکوتانە سەر بانکەدا نزیکەی 19,000 دۆلاری دەستکەوتووە و داویەتیە دەست کەسێک و دواتر خۆی ڕادستی هێزانیەکان کرد. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزیش لە زاری سەرچاوەیەکەم نیوە بڵاوی کردەوە ئەو چەکەی لە بەردەستی پیاوەکەدا بووە پێدەچێت ڕاستەقینە نەبوو بێت و تەناچەکی یاری مناڵان بێت. لە ڕووداوێکی دیکەدا چەکدارێک لە ناو بانکی بلۆم کە لقی نوێیە لە بەیروتی پایتەخت چەند کەسێکی بەبارمتە گرت کە ئامانجیێویش وەرگرتنی پارەکەی بوو. هەروە لە ناوچەی ڕاملێت ئەلبەیدا کەسێکی دیکە کە چەکی هەڵگرت بوو داوای وەرگرتنەوەی پارەکەی دەکرد کە بڕەکەی 50,000 دۆلار بوو. ئەو کات چەندین ڕووداوی دیکەی ئەو شێوە تۆمار کرا کە لە ناویاندا تەقەکردنی تێدا بووە. لە سەروبەندی داخستنی بانکەکان لە لوبنان چاوەڕوانیەوە هەیە کە سوپای لوبنان ئەرکی ئەمنی لە ئەسۆ بگرێت بەهۆی مەترسی دروستبوونی نائارامی و پشێوی زیاتر و هەرەسی تەواوەتی دۆخی ئەمنی لە وڵاتدا. لای خۆیەوە کۆمەڵی سپاردەکانی لوبنان داوای لە سوپای لوبنان کرد پارێزگاری لەو خاوەن پارانە بکات کە لە بەردەملقەکانی بانکەکاندان. هەروە ڕاشی گەیاند شەڕی گێرانەوەی وەبەرهێنەران دەستی پێ کردووە. ئێمەش بێدەنگ نابین تا مافەکانمان بە تەواوەتی بۆ نەگەڕێتەوە. لە پاییزی 2019ەوە بانکەکانی لوبنان سنوورێکی توندیان بۆ دەرێنانی پارەی وەبەرهێنەران داناوە کە ئەو کۆتوبەندانە وردە زیادی کردووە. بە جۆرێک مەحاڵ بوو وەبەرهێنەران پارەکانیان وەربگرنەوە بە تایبەتی ئەوانەی بە دۆلاری ئەمریکی دانراون. دابەزینی بەهای لیرەی لوبنانیش بە ڕێژەی زیاتر لە 190 بەرامبەر بە دۆلار هۆکارێکی دیکەی ئەو دۆخەیە کە وڵاتەکەی تێکەوتووە.